بێگومان زۆربەی زۆرمان لە ئامێرێک دەگەڕین کە هەم تابلێت بێ و هەم کۆمپیوتەر بێت و ئەو ئامێرەی دەمانەوێت بەردەوام بەدوایدا دەگەڕین، دەمانوێت ئامێرێکی بچووکراوە بێت و شوێنی کۆمپیوتەر و شوێنی تابلێتیشمان بۆ بگرێتەوە. کۆمپانیای ئۆنەر بەکارهێنەرانی لەبیر نەکردو بۆ ئەم ساڵ تابلێتێکی ناوازەی دروست کردووە کە لە ڕووی کێشەوە کێشێکی زۆر سوچی هەیە و هەروەها هەم شوێنی تابلێت و هەم شوێنی کۆمپیوتەرمان بۆ دەگرێتەوە و دەتوانین وەکو کۆمپیوتەرێکی بچووکراوە بەکاری بهێنین و لەگەڵ خۆمان بیبین بۆ گشت شوێنێک و هاتوچۆکردنی ئاسانە. ئەمەش دەگەڕێتەوە بۆەوەی کە تابلێتەکەمان کێشێکی سوچی هەیە و بێزارمان ناکات لە کاتی هەڵگرتن. بێگومان تابلێتەکە بە سێ تایبەتمەندی گرنگ دەناسرێتەوە کە ئەویژەوەیە تابلێتەکەمان خاوەندالێتی لە ڕوونمایەکی قەبارە گەورە دەکات کە 12.1 ئینجە و هەروەها باترێکی قەبارە گەورەشی هەیە کە 8300 ملی ئەمپێرە و چارەسەرکەرێکی نازداریشی لەسرە کە سنابدراگۆنە و 6 نانۆمەتریشە. ئێستا دەتانەوێت بزانن ئەمە تابلێتێکە، جارێ پێتان ناڵێن و دەگەڕێنەوە وڵاتان. ئەمەی بینیتان لە کارتۆن دەرێنانی تابلێتەکە بوو، هیوادارم بەدڵتان بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێت. من منسوور باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم. پشتیوان بە خودای گەورە، دواتر پشتیوان بەوێ خۆشەویست لە ڤیدیۆیەکی تایبەت و لە ڤیدیۆیەکی نوێی لەگەڵتانین بۆ پێداچنەوە بە بەرهەمێکی ناوازە کە ئەویش بەرهەمێکی نوێی کۆمپانیای ئۆنەرە. پێشەوەی بچینە سەر باسکردنی تایبەتمەندی و پێداچنەوە بە بەرهەمەکە، تکایە ئەگەر بینەرێکی نوێی سەبسکرایبی چەناڵەکە ئێمەد لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکان کە بۆی زۆرترین کە سوودی لێ ببینێت و لەبیریش نەچێت زەنگوڵەکە چالاک بکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئەگەنامە چەناڵەکەمان بێوەی خۆشەویست بگات و ماندووبوونەکەشمان بە فێرۆ نەچێت. ئەم تابلێتەی لە بەردەستی منە ئێستا تابلێتێکی زۆر ناوازەیە و ماوەی چەندین ڕۆژە لە بەردەستم. من ئەزمموی دەکەم تابلێتێکی زۆر جوان و ژیکەڵەیە کە ئەویش پاد ناینە، ئۆنەر پاد ناین، بهترین تابلێتی کۆمپانیای ئۆنەرە کە بە قەبارەیەکی ڕوونمای گەورە خستوێتە بەردەست بۆ بەکارهێنەران بۆ ئەوەی تابلێتەکە هەم شوێنی تابلێت و هەم شوێنی کۆمپیوتەر بۆ بەکارهێنەران بگرێتەوە و بەکارهێنەر دوور بکاتەوە لە بەکارهێنان دوو ئامێر و ئەمەش بارخورسی لەسەر بەکارهێنەران لا دەبات و هەروها لە ڕووی نرخیشەوە نرخەکەشی زۆر گونجاوە و ئەوەی لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە تابلێتەکە تەختەکلیل یاخود کیبۆردێکی بە دیاری لەگەڵە کە ئەمەش جێگەی دەستخۆشیە لەلایەن کۆمپانیای ئۆنەرەوە کە ئەمەی لەبیر نەکردووە و تەختەکلیل لەگەڵ تابلێتەکە دانراوە و ئەم تەختەکلیلەی لەگەڵ تابلێتەکە دانراوە تەختەکلیلێکی زۆر جوانە. بەڕاستی ئەم تەختەکلیلە ئەگەر هەر کۆمپانیایەکی تر لە کۆمپانیەکانی تر پێشکەشت بکات لە بازار بە تەنیا پێشکەشت دەکات و لەگە تابلێتەکە پێت نادات و دڵنیاش بن نرخی ئەم تەختەکلیل لەگەر هەر کۆمپانیاک پێشکەشت بکات نرخەکەی لە 70-80 دلار کەمتر نابێت. تەختەکلیلەکەمان تەختەکلیلێکی زۆر ناوازەیە و بە کوالیتیەکی زۆر ناوازە دروست کراوە و ئەمەش سەرنج و سەلیقەی ئۆنەر دەردەخات کە هەمیشە بەکارهێنەرانی لەبیرە و لەبیری نەکردوون. تەختەکلیلەکە لە ڕێگەی بلوتوزەوە پێوەست دەکرێت بە تابلێتەکەەوە، دەتوانی وەکو کۆمپیوتەرێکی بچوو کراوە بەکاری بهێنیت و هەم بۆ یاری و هەم بۆ سیرکردنی فیلم و هەم بۆ کۆمەڵێک تایبەتمەندی و بەکارهێنانی تر. بێگومان تەختەکلیلەکە بە شێوەی ماگناتیک دەتوانی دایبنیت لەسەر تابلێتەکە و ئەم ماگناتیکە یاخود ئەم مگناتیزە زۆر بەهێزە. ئەگەر ئێستا سەیری بکەن بە هیچ شێوەیەک بەرنادات کە ئەمەش دەرخەری ئەوەیە کە تەختەکلیلەکە بە بەرزترین کوالیتی دروست کراوە و ئەستورێکی لە ڕادەبەدەر کەمی هەیە و کاتێک داشی دەخەی حەز ناکەی کە تەختەکلیلێک پێیوەست کراوە بەم تابلێتەوە هەروە دەزانی کەڤەرێکی ناوازەیە کە لەسەر تابلێتەکە جێگیر کراوە. ئێستا ئەگەر ئێمە بینە سەرباسی دیزایانی تابلێتەکە بەگشتی و با لە تەختەکلیلەکەی بکەینەوە.
دیزانی تابلێتەکە دیزایانێکی زۆر جوانە لە بەشی پشتەوەدا دەتوانین بڵین فلاتە و لە تەنیشتەکانیشی بە هەمان شێوە فلاتە و پێشەوەشی ڕوونماکەشی بە هەمان شێوە هەر فلاتە. لە ناوەڕاستی تابلێتەکە کامێرایەکمان هەیە کە دواتر دێنە سەرباسی تایبەتمەندەکانی کامێراکەشی و ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەم تابلێتە خاوەندارەتی لە 8 دانە سپیکەر دەکات، بەڵێ 8 دانە سپیکەر کە زۆر ناوازەیە و دواتر دێنە سەرباسی تایبەتمەندەکانی ئەویش. لە بەش لای ڕاستی تابلێتەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی تابلێتەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجشمان هەیە و 2 دانە مایکبوونی هەیە. لە بەشی سەرەوەدا 2 دانە سپیکەرمان هەیە و لە بەشی چەپی تابلێتەکەشمان لە بەشی سەرەوە و لە بەشی خوارەوە 2 دانە بە 2 دانە سپیکەری تریمان هەیە کە ئەمەش دەبتە 4 دانە سپیکەر و هەروەها لە بەشی لای خوارەوەشدا 2 دانە سپیکەری تر و هەروەها دەرچەی بارگاویکردنەوەی شێوە تایپسیمان هەیە و کامێرای تابلێتەکەش لە ناوەڕاستی ڕوونماکە لە بەشی لای ڕاست جێگیر کراوە. تابلێتەکە تابلێتێکی زۆر ناوازەیە و سیستەم و ڕووکارێکی زۆر ناوازی کۆمپانیای ئۆنەریشی لەسەرە کە دواتر دێنە سەر باسی تایبەتمەندەکانی ئەویش. بێگومان ئێمە گشتدارە کە دێنە سەر پاسکردنی گشت تایبەتمەندیەکان و سەرەتا لە ڕوونمای بەرهەمەکان دەست پێ دەکەین. تابلێتەکەمان ڕوونمایەکی زۆر ناوازی هەیە و ڕوونماکەی قەبارەکەی 12.1 ئینجە لە جۆری IPS LCD کە توانای نوێبوونەوەی ڕوونمای تابلێتەکەمان 120 هێرتزە و تێکرا ڕۆشنایی ڕوونماکەشمان لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ دەگاتە 500 نیتس و بەرزی چڕی پیکسلەکانیشی 249 ppi و هەروەها لە بیریشی مەکەن ڕوونمای تابلێتەکەمان خاوەندارەتی لە 1 ملیار ڕنگ دەکات. یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکان کە لەم تابلێتەدا بوونی هەیە و یاخود بڵێن لە ڕوونمای ئەم تابلێتەدا بوونی هەیە ئەویشەوەیە کە تابلێتەکە ڕوونماکەی خاوەندارەتی لە بڕوانامەی TUV ئەڵمانی دەکات کە ئەمەژوا دەکات کە هیچ تیشکێکی زیان بەخش لە ڕوونمای تابلێتەکەمان دەرنەچێت و زیانی بۆ چاوەکانمان نەبێت کە کۆمپانیای ئۆنەریش بەردەوام بەوە بەناوبانگە کە ئەم بڕوانامە نازدارە لەسەر بەرهەمەکانی بەکاردەهێنێت بۆ ئەوەی بەکارهێنەرانی دوور بکات لەوەی کە تیشتی زیان بەخش بکەوێتە سەر چاوەکان و زیان بە چاوەکانی بەکارهێنەران بگەێنێت کە ئەمەش جێگەی دەستخۆشیە کە کۆمپانیای ئۆنەر گرنگی و بەردەوام لە خەمی بەکارهێنەرانی هەیەی. لە ڕووی چارەسەرکەرەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەری سنابدراگۆنی 6 نەوەی یەکەم دەکات 4 نانۆمەترە و هەروەها یەکەی ڕێخەری گرافیکەکە شەی ئەدرینۆ 700 و هەروەها لە ڕووی CPU تابلێتەکەمان 140 خێراتر کراوە و لە ڕووی GPU 135 خێراتر کراوە و نابێوەش لەبیر بکەین تابلێتەکە خاوەندارەتی لە 8 دانە سپیکەر دەکات کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لەم تابلێتەدا هەیە و تابلێتەکە ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات لە ڕووی دەنگەوە و ئەمەش تامێکی تایبەت دەدات لە کاتی سیرکردنی فیلم و دەرباتە نێو جیهانی فیلمەکە و وا دەکات ئاگار لە خۆت نەمێنێت لە ڕووی ئەو سپیکەرانەی هەیەی کە خاوەندارەتی لە 8 دانە سپیکەر دەکات. بێگومان ئێستا لەوانەیە بپرسن بیرگە و ڕامی تابلێتەکەمان چەندە؟ بیرگە و ڕامی تابلێتەکەمان خاوەندارەتی لە ڕامێکی 8.8 گیگابایت دەکات واتە 8 گیگابایت ڕامی خۆی و هەروەها 8 گیگابایتیش لە ڕێی سیستەمەوە زیاد دەکرێت بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام و هەروەها پشتگیری لە بێگەیەکی 256 گیگابایت دەکات لە جۆری UFS 2.2 کە بیرگەکی ناوازەیە و لە چا ئەو نرخەی هەیەی. لە ڕووی توانستی چارەسەرکەرەکەیەوە ئێمە چەندین تاقیکردنەوەمان لەسەر تابلێتەکە ئەنجامدا و بۆ یاری ئاستێکی دەتوانین بڵێن زۆر باش پێشکەش دەکات و هەروەها بۆ سیرکردنی فیلمیش ئاسوودەیت پێدەبەخشێت لەبەر ئەوەی لەبیرتان نەچێت کە ڕوونمای تابلێتەکەمان 12.1 ئینجا ڕوونمایەکی گەورەیە و بێزار نابی لە کاتی سیرکردنی فیلم یاخود بەکارهێنانی بۆ یاریە ڤیدیۆیەکان و هەروەها بەکارهێنانی تابلێتەکە بۆ ئەپەکانی ئۆفیس و هەروەها وانە خوێندن بۆ قوتابیان بەڕاستی بێوێنەیە بۆی بوونیت ڕوونمایەکی گەورە و هەروەها بوونی ئەو تەختەکلیلەی کە کۆمپانیای ئۆنەر بە دیاری لەگەڵ تابلێتەکەیدا ناوە و لە ڕووی کامێراشەوە لە بەش پشتەوەدا خاوەندارەتی لە کامێرایەک دەکات کە 13 مێگاپیکسلە و هەروەها لە بەش پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەکی سەلفی دەکات کە 8 مێگاپیکسلە. لەوانەیە ئێستا بپرسن ئەم تابلێتە باتریەکەی چەند بێت و هەروەها کێشەکەیشی چەند بێت. بێگومان تابلێتەکە لەگەڵەوەی باتریەکی قەبارە گەورەی هەیە کێشەکەشی زۆر سووکە کە ئەمەش ئاسوودەیت پێ بەدەبەخشێت لە کاتی بەکارهێنان و یاخود لە کاتی هەڵگرتن و وەگواستنەوەی بۆ گشت شوێنەکان. ئەستوری تابلێتەکەمان ئەستورێکی تا ڕادەیەک تەنگی هەیە
کە 6.96 میلیمترە و هەروە کێشەکەشی کێشێکی زۆر سووکە بە بەراورد بۆ باتری هەیەی کە باتریەکەی قەبارەیەکی گەورەی هەیە کێشەکەشی تەنیا 555 گرامە و لە ڕووی باتریەوە تابلێتەکە خاوەندارەتی لە باتریێکی قەبارە گەورە دەکات کە 8300 ملی ئەمپێرە بە توانای بارگایبوونەوەی 35 وات لە جۆری ئۆنەر سوپەر چارج و باتریەکەشی باتریەکی بێوێنەیە کە دەتوانی بۆ ماوەیەکی دوور درێژ بەکاری بهێنیت و لەگەڵ ئەوەی ڕوونمایەکی گەورەشت هەیە ئەمە ژوا دەکات باتریەکە بەرگە بگرێت و ئاسوودەبی لە کاتی بەکارهێنان و کێشەی بارگاویکردنەوەشت نەبێت. لە ڕووی سیستەمەوە تابلێتەکە خاوەندارەتی لە سیستەمێکی ناوازەی کۆمپانیای ئۆنەر دەکات کە ماجیک ئۆئێسی 7.2 و هەروەها بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13. بێگومان تابلێتەکە تابلێتێکی زۆر ناوازەیە ئێمە چەندین ڕۆژە ئەزمموی دەکەین پێویست ناکە بێڵینەوە لە چا ئەو نرخەی هەیەی پێم وانە ڕکابەری هەبێ لە بازار چونکە ئەم تابلێتە لە ئاست و لە تایبەتمەندی و لە نرخی خۆیدا ڕکابەری نییە. تابلێتەکە بۆ بازارەکان بە گرنتی فەرمی کۆمپانیای ئۆنەر پێتان بڵێم چەندە؟ بەڵێ با پێتان بڵێم تابلێتەکە بۆ بازارەکان نرخەکەی 269 دلاری ئەمریکیە و هەروەها تەختەکلیلێکیشی بە دیاری لەگەڵە و گرنتی 1 ساڵیشت هەیە. بێگومانم نرخە بۆ ئەم تابلێتە نرخێکی زۆر باشە لەبەر ئەوەی تۆ لە یەک کاتدا هەم کۆمپیوتەرێکی بچووکراوە و هەم تابلێتێکیش دەکڕیت کە ئەمەش بۆ بەکارهێنەران و بۆ قوتابیان شتێکی ناوازەیە ئەگەر بیان هەوێت تابلێتێکیان هەبێت شوێنی کۆمپیوتەریشان بۆ بگرێتەوە. ئەوەی باسمان کرد گشت تایبەتمەندەکانی ئەم تابلێتە بوو ئێمە هیچمان نەماوە بێڵین تەنیا سەبسکرایب چەناڵەکە ئێمەتان لەبیر نەچێت بۆ ئێمەش بەردەوام بین و ماندووبوونمان بە فیرۆ نەچێت و هەروە لایک و شێری ڤیدیۆکان بکەن بۆ زۆرترین کەس سوود لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئاگەنامەی چەناڵەکەمان بێ خۆشەویست بکات. تا ڤیدیۆی داهاتوو بخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.